ئەمڕۆ لەگەڵمان نابن ئەم لە بواری دەستڕەنگینیە لە بواری کەسانی شارەزا و پسپۆر کە ئەمڕۆ گەورەمانەکەن و لە ستۆدیۆ لە دەروی ستۆدیۆش لەگەڵمانە میوانە بن زۆر بەخێر بن یاخوا بەخێر بن سەرشەباب مایکەکە بۆ چاپمەوە تۆ ئیسراحەتی خۆ وەرگرە یاخوا بەخێر بن سەر و سەر چاو زۆر بەخێر بن دڵخۆشم کە ئەمڕۆ لێرەن بەڵی ئەو قسانی کە گۆسار کردی وتانی وت کە جێگەی دەستخۆشین و شایانی زیاترن بەڕاستی گۆسار حەزەکەی وەرە من ئەبێرا ئێمە بۆ دانیشم دووبارە بەخێر بن سەر و سەر چاو کاک دلێر فەریق زۆر بەخێر بێ کاک دلێرجان هەروەها خات و شیلا محەممەد جەنابیش زۆر بەخێر بێت ئەم ڕۆژە پیرۆزە لە ئێوە جا ئێمە میوانی تریشمان هەیە بە سلااوێک لەوانیش بکەین سارە دواتر بەرداوامە بین لە بەحرینەوە کاک کۆژین کەریممان لەگەڵا ئەبێ کە بەرپرسی ڕاگەاندنی یانەی ڕۆژە هەروەها لە هەولێر دکتۆر حەسەن یوسف بەڕێوەری پەیمانگای نابینایانمان لەگەڵا بێت هەروە لە کەرکووک بەڕێز هێمن محەممەد خاوەن پێداویستی تایبەتمان لەگەڵا بێت و لە هەڵەبجەش مەریوان وەهبی خاوەن پێداویستی تایبەت کە ئەمڕۆ بەسپاسەوە هەمیان لەگەڵمانە ئامادەن و هەوڵەین کە بەرنمەیەکی باش پێشکەش بکەین و بتوانین خاڵ بخەینە سەر ئەو گرفتانەی کە خاوەن پێداویستی تایبەتێتی و ئەو کەم و کوڕیانەی کە دووبارە هەموو لایەکتان بەخێر بن زۆر سپاس شیلان خان بە لە بەڕێستەوە دەست پێ بکەم سەرەتا ئەم شتومەکە جوانانم بینی لێرە بە یەکسەر لەوە دەست پێ بکەم ئەمە چۆن ئەمانە دروست ئەکەی بەڕێزە دروستیانەکەی وایە زۆر جوانن کە پێشتر بەڕاستی بەشێکیانم هەر نەبینیوە بەڵێ سەرەتا زۆر سپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە سپاس بەیانیتان پڕ بێ لە گۆڵ زۆر سپاسانەکەم من لە سەرەتایی دەستپێکردنم بە کاری دەستڕەنگینی لە ڕێگەی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتەوە فێر بووم لەوێ چەند سەرپەرشتیارێکمان هەیە چەند مامۆستایەکی بەڕێزن ئەسەرە بە هاوکاری ئەوان توانیمان من و چەند نابینایەکی تریش هەوڵمان نافێری کاری دەستڕەنگینی ببین ئەلحەمدولیلا سەرکەوتنیشمان بەدەستهێناوە بەڕێ و ئەم ساڵیش لە فستیڤالی هەنار پێما بێ بەڕێز دەستڕەنگینترین خاتوونی فستیڤالەکە بووی ئەمە بەڕاستی جێگەی دەستخۆشیە و جێگەی سەرنجن چونکە بەڕاستی لەوانەیە کۆسار من تەنانە نتوانم دوو وروش بکەم بێکەوە لێم تێکەڵاوە بێ بەڕامبەر ئەوەی کە منەی بینم با لێرەشەوە پیشانی کامێرەکەی بێ اینجا ئەمە لەگەڵ جلەکانی میشا زۆر گونجاوە کۆسارە ئەمڕۆ ئەم جوان تا تایبەتانەیە و چەندین پارچەی دیکە بەڕاستی جێگەی دەستخۆشین زۆر سپاس کە ئەمڕۆ لێرەی و تاوای بابەتەکانیش واتە بەشێکیانە لەگە خۆ هێناوە بەڵێ سپاس بۆ بەڕێزیشتان ئەمڕۆ توانیم بە ئیشی دەستەکەم بەشدار بم لێرە بە خۆشحاڵیەوە لە فستیڤالی هەنارەکەش چەندین خواردن و خواردنەوەی جیاوازم پێشکەش کرد بەڵام تر بەداخەوە کاتەکەمان دیارە لە بەیانیا بوو بۆیە نەمتوانی ئەگەر حەزم لێ بۆ خواردنەوەشتان پێشکەش زۆر سپاس بەڕاستی جێگەی دەستخۆشین ئەمانە دەست دەری ئەخا کە بەڕێزت چەند دەستڕەنگینی وە پێما بە کۆسار هەر لە خواردن دروستکردنیشە بەڕێزیان دەستێکی زۆر باڵای هەیە و خواردنی زۆر تایبەت دروستەکە بەڕاستی زۆر جوانن و هیوادارم ئەو خاتونانی کە دەیانوێت چاو لە ئێوە بکەن و خاتونانی کە لە ماڵەوە بتوانن چاو لە ئێوە بکەن وەکوی ئەو دەستڕەنگیم و ببێتە هۆی ئەوەی کە هۆکارێک بۆ بەدەستهێنانی داهاتێکیش بەڕاستی زۆر گرنگە ئەمانە بەڵێ شلاخانینەوە لات باچینە لای کاکلێر بەخێر بێ زۆر بەخێر بێ ئەمڕۆ پیرۆزە لە جەناب و لە هەموو خاوەن پێداویستێکی تایبەت لە هەرێمی کوردستانە کاکلێر پێم بڵێ تا ئێستا ئەوەی کە هەیە کە کراوە بۆتان لە چه ئاستێکا بووە و ئەگەر کەم و کوڕێک هەبێ کەم و کوڕەکان لە چیان وە چۆن بارودۆخی خاوەن پێداویستی تایبەتەکان هەڵەسەنگێنی جارێکی تر من زۆر سپاسانەکەم سپاسی کورساتەکەم هەموو ڕاگەیاندنەکان کە بەردەوام لە هەموو کات و ساتەکانە پاپشت و پشتیوانی تەواوی خاوەن پێداویستەکان و ئێمە کورتەواڵەکانیش بووین کە بێگومان توێژێکین لە توێژە دیارەکانی ناو خاوەن پێداویستە تایبەتەکان من لێرەوە توانم ئەو هەقا بەخۆم دەم کە پیرۆزبایی لە هیچ خاوەن پێداویستێکی تایبەت نەکەم لە هەرێمی کوردستان لەگەڵەوەی کە بێئومێدیش نین هەندێک شت کراوە بە تایبەتی لە ڕووی معنەیی و لە ڕووی بەرەو پێشچوونمان شان بەشانی کۆمەڵگەکەی خۆمان کە ئەوە بۆ ئێمە هەموو شتێکە کە دوانە کەوتین لە کۆمەڵگەکەمان دانەبڕاین لە ڕووی تێکەڵبوونمان لەگەڵ مجتەمع و کۆمەڵگەکەمانە بەڵام لە ڕووی
کەم و کورتیەکانمان و لە ڕووی جێبەجێنەکردنی داوا و داخوازیەکان ڕەواکانی کۆی خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵەکان کە هەرچەندە ئێمە یاسایەکیشمان هەیە یاساکەش هەر جێبەجێ نەکراوە چ خاڵێک لەو خاڵە جەوهەریانەی کە خزمەتی بەرچاو بە خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵاکە. بۆیە من لێرەوە ئەمڕۆ لەبەرەوەی فرسەت ێزارم 12 ڕۆژێکی جیهانیەکە کۆسەر بەڕاستی هەموو شتەکان و ڕوون کردەوە لە بری هەموو خاوەن پێداویستەکان کە لە وڵاتانە لە دەوڵەتانی دنیا چی بۆ خاوەن پێداویستی کراوەوە چه هەوڵێک درراوە تا ئەو ڕۆژە دیاری کراوە بۆ خاوەن پێداویستی تایبەت، بەڵام بەداخەوە لە هەندێک وڵاتی دواکەوتووە لە هەرێمی کوردستانیش بۆ هەموو سەرۆتداهاتەوە نەتوانراوە خزمەتی بەرچاوی خاوەن پێداویستی تایبەت کرێ. بۆیە من لەم ڕۆژە جارێکی تر ئەمڕۆ کە ڕۆژی چوارشەمەیە ئەگەر حکوومەت جارێکی کرد بە بیانویەک خۆی نەدسێتەوە لە کۆبوونەوە ئەمڕۆ کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی وەزیرانە بزانین سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ چ بڕیارێکی پێیە و چ دەستکەوتێکی پێیە بۆ خاوەن پێداویستی تایبەتی وڵاتەکەی کە ئەمە چینێک و دوو چون نییە زیاتر لە 120,000 خاوەن پێداویستی تایبەت لەناو ئەو حکوومەتە لەناو ئەو وڵاتایە کە بەڕێزیان سەرۆکایەتیەکە بزانین ئێمە چینێکی گەورە و زیندینا ئەو کۆمەڵگەی پێکاتی ئەو حکوومەتەی ئەوین زین ئەمڕۆ چی بڕیارێکمان بۆدا هیچ کەسێکیشمان ئەوان بە دوژمنی خۆی نازانێ و ئێمەش هەمومان هاوڵاتین ئەو وڵاتە ئەو نیشتیمانن و هەموو ڕنگ دەنگەکانیشمان تایە. دەست خۆش کاک دلێر. ئێمەش بەردەوام یعنی باسمان لەوە کردووە کە ڕەنگە خاوەن پێداویستە تایبەتەکان کە مندامان نابینایان وەکو پێویست تا ئێستا ئاوڕان لێ نەدرابێتەوە خزمەت نەکرابێتن، بەڵام لەگەڵەوەشە بەردەوام هەوڵ دراوە کە چۆنەڵێ ئەو پێداویستیانی کە هەیەە بۆیان دابین بکرێ یان خۆت جگەل لەوە ینی خاوەن پێداویستی تایبەت من لە سەرەتای بەرنامەشە لە لای واڵەکەشە باسم لێوە کرد چەندها کەسمان هەیە کە هەمووی لە پۆزیشنی زۆر بەرز و زۆر باشان کە خزمەت دەکەن کەسی بەتوانە وەرزشوانی بەتوانامان هەیە. هەر ئێستا کۆمەڵی چۆنەڵی یانەی ڕۆژ لە بەحرینن لە وڵاتی بەحرینن کامانە کەمەندام و خاوەن پێداویستی تایبەتن لە شاری سلێمانی و بەشداری لەو پێشبڕکیانەکەن لە هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوو لە شاری سلێمانی هەر یانەی ڕۆژ چۆنەڵی میوانداری وڵاتانی عەرەبی کردبوو بۆ خاوەن پێداویستەکانت خاوەن پێداویستە تایبەتەکان وەرزشی خاوەن پێداویستە تایبەتەکان کە بۆ ماوەی 4 ڕۆژ لە شاری سلێمانی بەڕێوەچوو ئەمە خۆی لە خۆیان جێگەی دڵخۆشیە. ئەچینە لای دکتۆر حسەنی یوسف لە هەولێر کە بەڕێوەبەری پەیمانگای نابینایانە. ئێمە ئازانین سارە جگەلەوەی ئەم میوانانەمان کە هەریەکە و پۆزیشنێکی خۆی هەیە و هەریەکە و لە بوارێکە کارەکات و سەرکەوتووە، بەڵام ئەمڕۆ ئێمە وەکو خاوەن پێداویستی تایبەت لەگەڵمان نابن و لەگەڵمانە میوانن. کاک دکتۆر سڵاوە لێبێت، هیوادارم زۆر باش بیت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە، ئێوە وەکو پەیمانگای نابینایان چیتان کردووە لەم ڕۆژەیە و بەتەمای چی چالاکیەکە ئەنجامی بن؟ سڵاو لە جەنابەت و تەواوی بینەرانی کورسات، دەستخۆش کە یەکەم کەناڵ بوون لەو بەیانیە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتەکانتان بەرز نرخاند، ئەمە جێی دڵخۆشی ئێمەیە و ئەو دەرفەتە بە ئێمەش درا. دیارە پەیمانگای ڕووناشی نابینایان ساڵانە لە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت مەراسمی تایبەتی هەیە بە دیاری بەخشین بەسەر قوتابیانی نابینا و کەمبینا و مەراسمی کار و ساڵاشی دیکەمان دەبێت و ئەو نمونە بەرزانەی کە لە کۆمەڵگا دەوریان هەبوو، کاریگەریان هەبوو، ڕۆڵیان هەبووە لە بەدەستێنانی بابەتی پەروەردە و فێرکردن دەیانکەینە نمونە و ڕێبەر و پێشەنگ بۆ قوتابیانی ئێمە چاویان لێ بکەم. من دڵخۆشم کە ئەمڕۆ هاوکاتی ساڕۆژی بەدەستێنانی بڕوانامەی دکتۆراشە بۆ من کە یەکەم نابینیا بوون هەرێمی کوردستان لە ساڵی 2020 بڕوانامەم بەدەستێنە لە 3/12. بەڵێ کاک دکتۆر باز لۆ بکەین وتە ئەمڕۆ چەندین چالاکی بەڕێواچێ و چالاکیانی کە ئەمڕۆ بەڕێواچە چین؟ دیارە لە پەیمانگای ئێمە بە هاوکاری قوتابخانەی سەربەستی وا بڕیارە کە قوتابخانەیەشی ناحکومیە بریتین لە قوتابیانی چاوساخ بەیەکەوە وەکو ئەوەی کە سەردانی پەیمانگاکەمان دەکەم بۆ ئەوەی حاڵی خاوەن پێداویستی تایبەت لە جۆری نابینا ببینن لە پرۆسەی خوێندن چۆن بەردەوامی بە خوێندنەوە کۆمەڵێک دیاریشیان لەگەڵ خۆیان هێناوە
بۆ ئێمە وەکو پەیمانگا چەند دیاریشمان بۆ خۆمان بۆ قوتابیەکانمان دابین کردی بۆ سەر چەند قوتابیەکان نەکرد قوتابی جیاکراوە لەگەڵ ئاهەنگ و موزیک و کۆمەڵێکشی دیکە کەوانە کارنامەی ئێمە دەبن و دوێنێ شەر پرۆگراممانە بۆ ڕەنگە بەیانیش پرۆگرامی ئەومان هەبێ بەڵام دیاریکردنی ڕۆژی سێ 12 بە تایبەت ئەوە زیاتر وا لە قوتابیانمان دەکا وا لە خوێنکارانی پەیمانگای ئێمە دەکا هاان بدرێن و ئەو نمونە بەرزانیان پێنیشان بدن کە بەردەوامی بە خوێندنیان بدن و هیوایان بۆ بگەڕێنەوە چکە کاری ئێمە لێرە لە پەیمانگایە بەر لەوەی فێرکردن بێ پەروەردەکردن و ڕاهێنانیانە دوای ئەوەی کە لە ماڵدا دەبڕێندرن دەهێنرێ پەیمانگا وەک نابینا باری دەرونیان ڕەنگە جێگیر نەبێ جارێکی دیکە پێشکەشی کۆمەلگایان دەکەن پێشکەشی خێزانەکانی خۆیانیان دەکەینەوە بۆی ببنە پاڵپشت و بارسوچی نەک بارقورسی بەسەر کۆمەلگا و خێزانەکانیان مەڵە کاک دکتۆر زۆر باشە دەست خۆش ئەگەڕێنەوە لات با بچینە کەرکووک بۆ لای کاک مستەفا کاک مستەفا جگە لەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە لەگەڵەوەیە شانۆکار و سینەماکار و هونەرمەندێکی بەتوانایە و بەشداری لە چەندین فەستیڤاڵ و شانۆ و سینەما کردووە ئەمڕۆ بە خۆشحاڵیوە لە کەرکووکەوە لەگەڵمانەیە کاک مستەفا سڵاوت لێبێت ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە پیرۆزە لە جەنابێت و لە تەواوی خاوەن پێداویستیانی جیهان و هەرێمی کوردستانیش پێم بڵێ خاوەن وەکەوەی کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەتیت ئەمە بۆتە ڕێگر لەوەی کە تۆ لە هونەرەکە تا یاخود لەو حەز و خولیایی کە هەتا بوەستێنێت و نەتوانی پەرە بە حەز و خولیاکەت بدە یاخود نەخێر ئەمە وای کردووە زیاتر هانت بات کە تۆ بەردەوام بیت لە خزمەتکردن لە بواری هونەر و شانۆ و سینەمایە. سلااو لە تۆ سلااو لە بینەرانی کورسات باش و بەیانیتان باشن دەستخۆشی لەکەم و سوپاسی ئەو پرسیارەتەکە و کە ڕاستەخۆ بەم نەدوت بیدای ئەو کاتێکە لە خوێندنا بووم ئەو قۆناغی نۆم تەواو کرد لە کەرکووک پێڵین سێی تەوەسا تەقدیمی پەیمانگای هونەرە جوانەکانم کرد لەو کاتە چوم اختیبارەکەم کرد و پێش مامۆستاکانش مەناسی ئیشم لەگەڵ مامۆستاکانشا کردبوو لە ڕووی شانەوە تەقدیمم کرد دوای مودەیەک بە برادەرێکی خۆمیان وتیان توخوا بە مستەفا بڵێ ئێمە لە ڕوومان نایە کە ئەو وەگرین وتم هۆکاری وتی وەڵی قەراری حکوومەتی هەرێمە و حکوومەتی عێراقش وایە نەک بەس هەرێم حکوومەتی عێراقش وایە کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە پەیمانگای هونەرە جوانەکان یاخود پەیمانگای وەرزشی وەرناگرن ئەوە بەڕاستی مشکلێکی زۆرە بۆ خاوەن پێداویستی تایبەت نەک من هەر کەسانی ترشێکە خولیای کاری هونەریان هەیە خولیای ئیشی هونەریان هەیە بەڵام بەربەز ولاکانە نەیان هێش بەڵام خۆشبەختانە ئەو کاتە هەر دوایەوەی کە لە پەیمانگا وەرنەژیرام بەهۆی بە 2 هەفتەیەک بوو پەیوەندی نەقەت کۆڵ نادەم ئەوە جێگی دەستخۆشیەوە جێگی شانازیە بە 2 هەفتەیەک بوو لە گیان زۆر سپاس دەکەم بە 2 هەفتەیەک بوو لە عینەکە بووین تەقدیممان کرد و کاتە وەرنەژیرام 2 هەفتەیە بوو تە پەیوەندیشیان پێمەوە کرد وتیان وەرە بۆ شاری سلێمانی فیلمێکەیە فیلمی سینەماییە ئەتە من ئەو کاتە بۆی ئەوش لە بیر خۆم بەرمەوە ڕۆشتم بۆ سلێمانی نزیکەی ساڵە زیاتر من لە سلێمانی بووم لە دووری کەرکووک بووم کە بەڕاستی بێتاقەت بووم پێی بەڵام دڵخۆش بووم ئیشەکەی شیشی جوان بوو فیلمی سینەمایی بەناو باشی لە دەرچوو و دوای ئەوەش هەر بەردەوام لەسەری هەستام گەڕامەوە شاری کەرکووک و دەستم کردەوە بە خوێندن من لە هیچ شتێکنەوە سەدەستم کردەوە بە خوێندن ئەم ساڵ کۆتا ساڵی خوێندنشمە ئەوسا کۆتا ساڵمەوە ئینشەڵا تەخەلووشەکەم و ساڵی پار کە تەواو بووین لە دەیەکەمینەکانە شەشەمی کەس بوومە شەشەم مێناوتە لە دەیەکەمینەکانی ئەو پەیمانگایە کە من تیا خوێنم پەیمانگای حاسیبات بوو و بەردەوامش بووین تیاوە ئێستاش بەردەوامین و لەم نزیکترین کاتشە فیلمێکشمان هەیە بەناوی فیلمی درەمان کورتە فیلمێکە بۆ فستیڤالی دەرەوە ئەڕاتەوە دڵنیای تەواوەتیشمان هەیە بە خۆمان کە خەڵاتی زۆر باش بەدەست دێنن من ئەمە ئاماژەیەک بە شتێکەکەم لێرە حکوومەتێک کە نەتوانێت کارم بۆ ئاسان کە دەستم بگرێت بەڕاستی بلێم زۆر سێرم بۆ حکوومەتە دێت و ئەندامی 2 سندیکاشم ئەندامی 7 سندیکا و نەرمەندانی کوردستانم ئەندامی 7 سندیکا و نەرمەندانی عێراقشم لە هەموو لایەکەوە خوا هەڵناگرێت سندیکا لەگەڵ مناو زۆر باشە بۆ ئیشەکان زۆر باشە بەڵام کوردەباڵای ترشمان هەیە لە سندیکا بەڵام ئێستا فەرامۆش کراون بۆیە داواکارم لە ئێوە لە بینەرانش و لە کەناڵە شاشە جوانەکەی کورسات
لە هەموو کارە هونەرەکانە با کەسانی خاوەن پێداویستی تایبەت شەبێت و ضروریشە هەبێت. ڕاستە. بەڵێ بەڕاستی دڵخۆشم کە کەسانی وەکو ئێوە هەیە و دەبنە نمونەیەکی زۆر باش بۆ کەسانی کە دەیان تا کورسی شتێکیان نەکردووە. بەڵێ بەڵێ زۆر سپاس. چینەوە لای بەڵێ دەگەڕێنەوە بەڵام دوامە بین لەگەڵ تا با بچینە هەڵەبجە بۆ لای کاک مەریوان وهبی کە خاوەن پێداویستی تایبەت و بەڕێوەبەری ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجەیە کە ڕاستەخۆ لە هەڵەبجە لەگەڵمانە. کاک مەریوان سڵاو لێبێت، بەیانیت باش بە هیوام کە زۆر باش بیت. هەروەکو ئاماژەمان پێکرد ئەم ڕۆژە لە جەنابی پیرۆز و لە تەواوی کەمەندامان و یاخود خاوەن پێداویستی تایبەتەکانی هەڵەبجەش پیرۆز بێت. پێمان بڵێ ئەمڕۆ هیچ بۆنە و چالاکیەکتان هەیە وەکو خاوەن پێداویستی تایبەتەکان و کەمەندامان لە پارێزگای هەڵەبجە؟ لە هەموو بۆنە و چالاکیەکانی ئێمە بەشدارێکی سەرەکی بووە. سڵاو بۆ هاوڕێیانم لە ستۆدیۆ لە دەرەوە ستۆدیۆ. 12 ئەم ساڵیش بەرزە نرخێنین. ئێمە وەک ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە کە کار ناومان ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجەیە، بەڵام کار لە هەموو کوردستان و لە بەشێک لە ناوچەکانی تری عێراق شاکەین. ئەم ڕۆژە بەرزە نرخێنین. ئێمە هەموو ساڵێک بە چەندین چالاکی زۆر گەورە لە یادی 12 بەشداریمان کردووە و ئەم ڕۆژەمان بەرز نرخاندووە. بۆ نمونە ساڵی ڕابردوو لەگەڵ زانکۆی سلێمانی کۆنفرانسمان هەبوو، ساڵی پێشتر لەگەڵ زانکۆی هەڵەبجە کۆنفرانسمان هەبوو و ئەم ساڵ بە جیاواز لە هەموو کار و چالاکیەکانمان کە جێگەی خۆشبەختی و خۆشحاڵیە بۆ ئێمە لەگەڵ مناڵپارێزی جیهانی بە هاوکاری وەزارەتی پەروەردەی کوردستان و وەزارەتی پەروەردەی عێراق کە نمونەیەکی جوان جێبەجێ کرێت لە 5 قوتابخانە لە عێراقا، سییانیان لە شاری بەغدا و دوانیان لە شاری هەولێر. ئێمە ئەمڕۆ لە 12 لە 2 قوتابخانەی شاری هەولێر چالاکی و ئاهەنگ و کردنەوەی پێشانگا و پێشکەشکردنی سیمینار و ئەنجامدانی شانۆگەریمان هەیە بۆ 2 قوتابخانەیە. ئامانجمان لەوەیە کە ئەم 2 قوتابخانەیە وەکو نمونەیەک بکەینە قوتابخانەیەکی گشتگیر لە بواری خوێندنە و هەموو مناڵان بە مناڵانی خاوەن پێداویستی تایبەتیشەوە بێبەش نەبن لە خوێندن. هیوادارین بە چالاکیەکانمان کە ئەمڕۆ دەستمان پێ کردووە بتوانین ئەم 2 قوتابخانەیە بکەینە نمونەیەکی زۆر بەرز. پاشان ڕێکخراوی مناڵپارێزی جیهانی و هەروە وەزارەتی پەروەردەی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردەی عێراق لە سەرجەم قوتابخانەکانی عێراقا جێبەجێ بکەن کە ئامانجمان ئەوەیە هیچ قوتابێکی خاوەن پێداویستی، هیچ قوتابێکی کەمەندام لە دەرەوەی پرۆسەی خوێندن نەمێنێ و بێبەش نەبێت لە خوێندن وەکو مناڵەکانی تر پێویستە سەرجەمژینگەی بۆ بگونجێ، پرۆگرامی بۆ بگونجێ، مامۆستایان ڕاهێنان وەرگرن لەسەر چۆنێتی ئەنجامدانی خوێندنی گشتگیر و لە کۆتاییە سەرکەوتن بەدەست بێنین و بتوانین لە هەموو کوردستان و عێراقا جێبەجێ بکەین. بۆیە دەربارەی پرسیارەکەی بەڕێستان بەڵێ ئێمە ئەمڕۆ هەم لە هەڵەبجە قوتابخانەکانی هەڵەبجە و هەم لە شاری هەولێر چەندین چالاکی ئەنجامین بۆ بەرزڕاگرتنی ئەم ڕۆژە. پێویست ئێمە لەم ڕۆژە بڵین ئێمە ئەم ڕۆژە بەرز ڕاگرین بۆی کە حکوومەت ڕێکخراوەکان کۆمەلگای مەدەنی ئەو کارە جوانانەی کە کردویانە درێژەی پێبن و بەردەوام بن لە خزمەتکردن بۆ ئێمە. هیچ کۆمەلگایەک بەبێ کەمەندامان بەبێ کەسی خاوەن پێداویستی تایبەت کۆمەلگایەکی گشتگیر نییە و کاتێک کە کۆمەلگایەکی گشتگیر نەبوو ئەو کۆمەلگایەکی ناتەواوە و ئەو چین و توێژانەی کە پەراوێز دەخرێن قیان لەو کۆمەلگا بێ و هاوشانی هاوڕەکانیان درێژە بە ژیانیان نایەن و بێتە ئەوەی کە گرفت و کێشە و تەنگ و چەڵەمە دروست بێت لە ناو چینەکانی کۆمەلگا. بەڵێ زۆر باش کاک مەریوان ئەگەڕێنەوە لات و بەردەوامە بین میوانێکی تریشمان هەیە سارە. بەڵێ دواتر دەگەڕێنەوە بۆ لای کاک مەریوان. کۆسار دەچینە لە بەحرین وەک دەزانین یانەی ڕۆژ لە ئێستادا لە بەحرێنن بۆ ئەوەی کە سبەینێ یاری بکەن لەگەڵ یانەی کەمەندامانی بەحرین و دەزانین کە چەند بەتوانان و چەند لێهاتوون لە یاریەکانیانداوە لە وەرزشدا و دەچینە لای کۆژینکەری بەرپرسی ڕاگەاندنی یانی ڕۆژ بۆی کە زیاتر گفتوگۆیان لێ بکەین و یانی ڕۆژ کە لە ئێستادا لەوێ ئامادەن خۆیان ئامادە کردو بۆ یاریەکەی سبەینێ پێم وایە ئەگەر هەڵە نەبم. سڵاو لێبێ کا کۆژین لەسەر ئەو یانەیە و تەواوی ئەو ئەندامانەی کە لە یانەکەیان گفتوگۆی زیاترمان بۆ بکەی.
سڵاوتان لێبێ ئەوم کاتتان باش زۆر سپاس. سپاس بۆ چاشەزوانەکەی ئستاد کۆماڵبنەوانە سپاس بۆ ئێمە لە وڵاتی بەحرینین سپاس بۆ جەنابشتان ئێمە لە وڵاتی بەحرین بێگومان یانی وەرزشی ڕۆژ ئەو یانە تاقانەی کە لە کوردستان و عێراق بە بانگێشتیارێکی فەرمی ڕۆژئاوای ئاسیا گەشتمان کردەوە بە نوێنەراتی وڵاتی عێراق هاتوین بۆ بەحرین بێگومان کار چالاکیەکەی ئێمە لێرە فستیڤاڵەکە کۆپی پێ بۆ هەمووان بەناوشانی کۆپی بۆ هەمووان بەشداری کە سێ هەڵبژاردەیدا بەشدارە ئێمە وەکو یانە و لەژێر چەتی هەڵبژاردەی عێراقا بەشداری ئەم چالاکیە پێش چەندین مانگ ئێمە لە ڕێگەی ئەکاونتی تایبەتی یانی وەرزشی ڕۆژ و ئاگادارکردنەوە پێ چالاکی شووا هەیە بە خۆشحاڵیەوە دەبێت ئاماژە بەوە بم کە سەرۆکی یانەکەمان خاتوو ژوان و هەروەها زۆر بەڕێز جەنابی داپوبات کە سپۆنسەری تەواوی ئەم گەشتەی کردوتە ئەستۆ کە ئەمەش بۆ خۆی لە وابەستەیەکەمەوە بە دێڕەکانی ئەمە یەکەم جارە ئەچنە بەحرین یەکەم جارە کە ئەچینە بەحرین بۆ بەشداریکردن لە پاڵەوانێکی ڕۆژاوای ئاسیاکە بۆ خۆی ئەم یەکەم جارە و خۆیان چەندین جار هاتبێتی چونکە دیچێکی باشمان لەگەڵ تەواوی بەحرین و وڵاتەکانی ترا دروست کردووە ئێستا ڕادی ڕۆژ بۆتە جێگەی باس و خواسی تەواوی ئەو کەسانی کە لێرەن بەڕاستی ئێمە شانازی بە ستافەکانمانەوەکەین شانازی بە هێزانەکانمانەوەکەین کە بە شێوازێکی زۆر پرۆتۆکۆڵی زۆر هاوشێوەی یانە جیهانیەکان لە ڕووی جلوبەرەوە لە ڕووی ئەداکردنەوە کاکۆژین لە ماوەکانی ڕابردوو یانی ڕۆژ میوانداری وڵاتانی عەرەبی کرد لە سلێمانی و لە پارکی هەواری شار و چەندین شوار ڕۆژاوزان خایەنرا و یاری چاکیشی تیا کرا کار بە سپۆنسەری بەڕێز قوبات تاڵەبانی بوو پێم بڵێ ئاستی یاریزانەکانی یانەی ڕۆژ کە ئێستا لە بەحرینن ئەوکو جەنابەت کە ڕاگەاندنی ئەو یانی ئاسی یاریزانەکان چۆنن لە چاو وڵاتانی ترا ینی لە چاو هیچ نەبێ وڵاتی بەحرینە دەمێت دووشت بەستمەوە بەیەکەوە ئەو بتووەی کە جەناوت باس کردەوە یاری گۆڵ بۆڵ بوو کە لە سلێمانی پاڵان سلێمانیمان بەڕێوە کرد بێگومان ئەمە وتەی تەواوی ئەو کەسایەتیانەیە کە بەشدار بوون لەو پاڵەوانەتەیە کە بووە جێی شانازی بۆ سلێمانی بۆ یانەی ڕۆژ ئەوە وای کردیانەی ڕۆژ ئەمڕۆ لە بەحرین بێ ئەمڕۆ بێت دووەم پاڵەوانەتی بەشداریکە ئەم جاریان لە دەرەوە بەڵێن ماوەل بتووە تاڕاتەیەک کە بتوانین ئەم چالاکی کە ئێستا لێرە ئەکرێ ساڵانی ئایندا یەکێک لە ساڵەکان کە بیەین لە سلێمانی سەبارەت بە ئاست و ئەدای یاریزانەکانی ئێمە ویستم باز لەوە بکەم سوپاس بۆ پرسیارەکە بێگومان ئاستەکە بەر لە ئاستی تۆپی بێ ئاستی ڕۆشنبیریتان بۆ باس دەکەم کە ئەمە سیفاتی خەڵکی سلێمانی و خەڵکی کوردستان بەگشتیە کە سەرسامن معجبن بۆی کە تەنانەت ناڵن دەبە ئاوێک لێ بمێنێتەوە ئێستا یانی ڕۆژ نوێنەراتی هەرێمی کوردستان و عێراقیشەکە هەرێمی کوردستانە بەڵێ بە دنیاییەوە لەژێر ئاڵای عێراق نوێنەرایەتی عێراق دەکات و هەروەها چونکە لینکەکە ئەبێت دوجار کە تۆ پەیوەندیەکەی بە ڕۆژئاوای ئاسیاوە بە وڵات عەرەبیەکانەوە تۆ پێویستە لەژێر ناو ناونیشانی وڵاتێکدا بەشداری بکەیت ئێمەش ئەو ناونیشانەمان بەشانازیەوە لەگەڵ عێراقە ئاڵاکەمان ئاڵای عێراقە پێمانە بەڵام سێریکەن ئەم درێسێکە لەبەرمایە ئەوە لۆگۆی یانی وەرزشی ڕۆژە پشتی دێسەکەمان نادی ڕۆژ نووسراوە لەسەر ئاماژە بە وڵات و شاری سلێمانی کراوە فکرمان ئەدای یاری سەعات چەندە یاریەکە کاکۆژین دوێنێ لە ڕێگەی ڕاهێنەرێکی ئینگلیزیەوە ڕاهێنەر سام کە یەکشتی زۆر جوانم بینی من لێرە ئەوش ئەوەیە هەموو کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە یەک چاوبینگات چۆن لە ناونیشانەکەشان نووسراوە تۆپی پێ بۆ هەمووان بێگومان تۆپی پێ بینیم دوێنێ بەردەستەم کرد ئەم بێڕەت کە تۆپی پێ بۆ هەمووان بوو هەر چوار یاریزانێک لە تیپێک کراوەتە یەک شوێنەوە بێگومان هەموو تیپەکان تێکەوە تێکەڵ کراوە ئاوەتەیەک کراوە تاوەکوی بەر لە دروستکردنی چێبڕچێ و بنافەسەکاری لە ڕووی کۆپ و لە ڕووی بەدەستێنانی ئەنجامەوە کەسایەتی و یەکترناسی و خۆشەویستی و محەبەت لە نێوان یاریزانەکانە ئەمە بۆ خۆی لەم پاوەی ئەگەڕێنەوە لات لەبەرەوەی میوانی تریشمان هەیە بە مافی کەس نەخۆین دوایی گلەیمان لێ نەکرێ ئەگەڕێنەوە لات بابینەوە بۆ ئستۆدیۆ جارێ دەگەڕێنەوە بەلای شیلان خان خاتو شیلان باسێک لە کێشە و گرفتەکان بکەین کە بەهۆی نابینایی و دروست بوو بۆ بەڕێزە لە ماڵەوە پێم وابێ خێزانداریش و هاوسەریشە هەیە چۆن ئەم کارانی ماڵەوە کە ئەو کێشانی کە دروستە بێت بۆ چین وەڵا بەدەر لە کارەکە تەبعاً هەموو کەسێک لە ناو ماڵی خۆیان
چەند گرفتێک چەند کەم و کوڕێکێتە ڕێگەی بەڵێ و هەروەهای تر لە ژیان نەخۆشی و ناخۆشی هەیە منیش هەروەکو عام بەدەر نەبووم لەوانە بڵێ خاوەنی خێزان و ماڵ و مناڵم بەڵام ئەتر بۆ من جیاوازترن یعنی مەسەلەن لە کەسێکی ئاسایی جیاوازترە کەم و کوڕیەکان و ناڕەحەتیەکان ئیتر کێشەکانی من مەسەلەن بەهۆی نابینایەوە چۆن بڵێم یعنی لە شوێنێکەوە بە شوێنێکی تربار ئەەکەی ئەوە زۆر ناخۆشە ماڵێک ئەگوازیتەوە ئەوە زۆر زۆر ناخۆشە بۆ من و هەروەها مەسەلەی مناڵەکانم کە تەلەبەن و هاتو چۆکەن و کەم و کوڕی ئەبێت و ئیتر بەڵێ خۆشی و ناخۆشی ئەبێت و ئیتر ئەبێ لەگەڵ هەمویانە خۆمان ڕابێنین و بتوانین خۆ گونجێن بین لەگەڵ ژیانەکە ژیان وایە بەڵام بۆ نابینا جیاوازترە و کەمێک سەختترە ئیتر بەڵام هەمووی توانایەوێت تەعاملکردنیەوێ باش واتە ئێستا تۆ کاری خۆش دەکەی و کاری ماڵی شەوەکەی و مناڵێشە هەیە ئەو پێداویستیانی کە بۆ ئاسانکردنی ماڵەوە تۆ پێویستە بە چییە؟ بەڵێ هەرموو پێداویستێکی ماڵ زەرورە بۆ ماڵ باشە ئەتر ئەوەی کە هەیە الحەمدولله هەیە و ئەوەشی کە نییە شەڵا لە داهاتوە هەر ئەبێت و دەستە بەرەبێت ئینشاءڵڵا بۆیە ئەوەی کە هەیە ئەبێ قەناعەت بین پێی و هەروەها نابینابوونیش بەڕاستی ڕاستە ڕێگرە بەڵام پێویستە بە هاوکاریە بێ لە هەموو کاتێکە ئەوە نیە بڵین پێویستمان بە هاوکاری نابێ بەڵام تواناکانی خۆمان گرنگە ئایا تا چەند ئەتوانین لە دەرەوە و لە ماڵەوە خۆمان لەگەڵ ظروفا بگونجێنین و قەناعەت بەوە بکەین کە هەمانە و کە ئەتوانین بەکاری بێنین الحەمدولله من لەگەڵ ژیانێکی ماڵەوەیە لەگەڵ مناڵەکانە سپاس بۆ خوا توانیمە زیاتر و زۆرتر پشت بە خۆم ببەستم و هەروەها دەست بکەم بەم کارانش الحەمدولله تا ڕادێک باشە تا ڕادێک ئەڕوا بەڕێوە بەڵام لە هەمان کاتا هەر یعنی مەسەلەن معانات هەیە بەسشیلا خان تۆش بزانە ئێستا تۆ جەنابت داچێت نمونەی هەزارها ئافرەت بیت کە ئێستا هەمیان ئەوەی کە ئەو بینێ ئەوەی کە ئەو ناسێ بە ئاواتەوە بێ بتوانە جانتایەکی ئاوا بچووک دروست بکە بە ئاواتەوە بێ بتوانە هەر ئەو موروانە بەیەکەوە بنووسێنێت و بەیەکەوە دروستیان بکات و ڕیزیان بکە کە ئەمە بەڕاستی جێی شانازیە نەک بۆ خۆت بۆ ئێمەش و بۆ کوردستانیش هەر بمێنیت و نمونە و زۆر بەشیران خان خواستانەکەم وەڵی تر ئەوە خی پەروەرگار کاتێک کە شتێک لە ئێمە وەرەگرێتەوە تەبعاً دەیان و هەزاران شتی کەمان پێبەخشێ منیش توانیم الحەمدولله لە خۆما و بەهرانە بدۆزمەوانێ و دوایەوەش ئێمە بە خۆمانەڵین خاون پێداویستی تایبەت ڕاستە خۆمان و لەناو کۆمەڵگەی خۆمان والله گوناحەوا بڵێ یعنی ئەو ناوەمان هەیە من بەحساب ساخم بەخوا ناتوانم ئەمە دروست بڵێ ئیتر لەناو خۆمان و کۆمەڵگەی خۆمانە ئەو ناوەمان هەیە کە خاون پێداویستی تایبەتین بەڵام ئەبێ ئاگاشمان لەوە بێ ئێمە کۆمەڵگایەکی مسڵمانین و هەروەها خاون پێداویستی تایبەتبوونی ئێمە بەڕەئی من وایە بەرگی ڕۆحەکەمانە لە بەرەوەی خوای پەروەردگار هەر کەسێک لە ئێمە ئەژێنە لە ژیانە کاتێککە ئەگەڕێنەوە بۆ لای جەستەمان کە بەرگی ڕۆحمانە کە من چاو منێ خۆم نیم بەرگی ڕۆحمە ڕۆحم بە پاکی و بێگەردی و بێعیب بێگەڕێتەوە بۆ لای خۆی پەروەردگار و جەستەم خاکەوە بێتەوە بە ئینشاءڵڵا ئەوەنە کەسێکی مقنیع و نمونەیەکی بەهێزی دڵنیام زۆر خاتونی کە لە تۆوە ئیلهام وەرەگرێت و دەبێتە هۆیەوەی کە ئەمەلێکی هەبێ بۆ داهاتوو ئەویش کارێکی باش بکە و بتوانێت هەنگاوێکی زۆر باشتر بنێ لە ژیانیان وڵی تر هیوادارم هەمووی یعنی هەموو خاتونەکانی تر ئەوانی کە ساغ و سەلامەتن ئەوانی تریش کە نابینان و کەمبینان و ئایا بە هەر جۆرێک خۆی پەروەردگار تاقی کردوونەتەوە بتوانن بێنە سەر خەت بتوان ئیشی دەستی خۆیان و کاری دەستی خۆیان ئەگەر نەش بێ بە براندێک و ئەگەر نەش بێ بە چۆن بڵێم داهاتێکی ژیانیان بەڵام دەستڕەنگینی خۆیان دەربخەن شکە ئێمە مرۆڤین خۆی پەروەردگارش کە ئێمە یەناوەتە ژیانەوە ڕێزی لە مرۆڤ ناوە مرۆڤ دروستی کردوین و پیرۆزی و ڕێزی لە ناوین لەبەرەوە بێ ئێمە پیرۆزی و ڕێزی خۆمان بپارێزین و بتوانین لە هەر بوارێکە لای هەمومان بەهرەمەندین بەڵێ بتوانین ئیشەڵا ئیشی خۆمان نەترسین لای هەمومان کەسی ئازیز و خۆشەویستن کاگلەر بینەوە لای جەنابە جگەلەوەی کە خاوەن پێداسی تابەتی وتەبێژی ڕێکخراوی کەمەدامانی کورتباڵانی سلێمانیشی کوردستانیش کوردستانی پێم بڵە پەیوەندیتان لەگەڵ هاوڵاتیانە چۆنە یعنی ئەو باسی حکوومەتە کرد و گلەیەکانە کرد و ئێمەش گلەی لە حکوومەتەکەین لەگەڵ توێە بەڵام پەیوەندیتان لەگەڵ هاوڵاتیانە لەگەڵ کەسانی ئاساییە بنمونە لە مەکتەبە لە خوێندنە لە ناو بازاڕە چۆن هاوکارتانە بن ینی باشن خەڵک بەڵێ من وەکو سەرەتاش باسم کرد وەکو خۆ تێگلەیەکان زۆرن با هەموو کاتەکە بە گلەیەوە نەبین
بەڵام الحەمدولله هەم ئیرادەی خۆمان ئێمە وەکو کورتەباڵەکان هەموو کاتێ دروشمێکمان هەیە تایبەت بە خۆمانەوەن سەیری جەستەمان مەکەن سەیری تواناکانمان کەن وەرن لەگەڵمانە دانیشن تەعاملکەن بدوێن ئەجا بڕیار و قەرار لەسەر کەسی کورتەباڵا بن هەر لە دوورەوە یعنی دوورکوژانە بڕیار مەدەن بۆیە ئێمە یەکەم سپاس بۆخوا خۆمان ئیرادەیەکی بەهێزمان هەیە دووهەمیش سپاس کە کۆمەڵەی کورتەباڵەکانی کوردستان و هەموو ئەو سەرچاوانەی تر کە ڕاگەیاندن یەکێکە لەو سەرچاوانە بە درێژایی ئەو ماوەی کە تۆ باست کرد لە دوای 92 و کە ئێمە خۆمان لە 26 یانزەی 94 و دامەزراوین زۆربەی چالاکیەکانمان ئەخەینە ڕۆژی تایبەتی خۆمانەوە کە خۆتان ئامادە بوون ئەم کاتێ بۆیە 12 ڕۆژێکی بڵین عامە بۆ هەموو خاوەن پێداویستەکانە چەند لەو ڕۆژەشا ئێمە هەردەنگ و ڕەنگی خۆمان گەیانووە بەڵام سپاس بۆخوا ئەم ڕێکخراوە بۆ تا پردی پەیوەندی نێوان هاوڵاتیەکانی خۆمان و حکوومەت و دەسەڵات و لایەنەکانی تریش کە بەردەوام دەسەڵاتیانە بۆ پێکێنەری ئەم حکوومەتە بوون بۆیە کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان لە ڕێگەی ڕێکخراوەکەەوە توانوێتی تەواوی کورتەباڵەکان ئاشنا بکات بە تەواوی چین و تۆژەکانی کۆمەڵگەی کوردی و بۆیە ئێمە هەموو کاتێ خۆشبەختانە وەڵین کە لە سا هەفتا بۆ هەشتای تێڕوانینی کۆمەلگە و چواردەوریمان گۆڕاوە بەرامبەر بە کەسی کورتەباڵا بۆیە ئێمە لەوانەیە هەبێت لێرە و لەوێ کەسانێک هەر بەشی خۆی ئەبێت کە ئەوەشی تەیەکەوێ بەڵام بە شێوەیەکی عام کۆمەلگەکە لە ڕووی معنەییەوە لە ڕووی هاوکاریەوە نەک بە چاوی بڵێن بەزەی ئەوانە بە چاوی ڕێز و بە چاوی هاوکاری یعنی ئەوەی بە ڕێژەیەکی زۆر زۆر باش کۆمەلگەکەمان گۆڕاوە لەو ڕۆوە. بەڵام کاگلێر ئەمڕۆ ڕووک و باسمان کرد کە ڕۆژی گیانی خاوەن پێداویستی تایبەتە و لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چالاکی و بۆنەی تایبەت ئەنجامە درەجاسە ئەچینە لای هاوکارمان ڕێزان لە سلێمانی زانین ئەمڕۆ بەم بۆنەوە چ چالاکیەک و کۆبوون و مراسیمێک ئەنجامە درە ڕێزان زانیاریمانایەتێ لەسەر بەڕێوەچوونی کۆی مەراسیم و چالاکیەکان لە شاری سلێمانی ڕێزان سڵاوە لێبێت باش ئێمە کۆمەڵێک میوانی ئازیز و تایبەتمان لەلای ئەم لە ستۆدیۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر کەرکووک هەڵەبجە و لە بەحرین تۆش لە دەروەی ستۆدیۆ لە شاری سلێمانی پێمان بڵێ بزانین ئەمڕۆ چ چالاکیەک ئەنجامە درێت و چۆن مەراسیمەکان بەڕێواچن و کەی دەست پێشەکە. بەڵێ کۆسار سارا سلااوان لێ سلااو لە میوانەکانیشتان کۆسار دیارە ئەمڕۆ 12 ڕۆژی گیانی خاوەن پێداویستی تایبەتیەکانە بۆیە گرنگیەکی زۆر بەم ڕۆژادرێ چ بە دەرخستنی توانای خاوەن پێداویستی تایبەتیەکان کە وەکە زانین خۆیان دروشمێکیان هەیەڵێ سەیری جەستەمان مەکە تواناکانمان ببینە ڕێک بەو دروشمە منیش دەست پێەکەم کە ئەوان زۆربەیان توانە و بەهرەیەکی زۆر جیاوازیان هەیە هەندێکیان نابینان ئیشی چاکردنەوە یاخود ئیشی چاکنی ئۆتۆمبیل و فیتەری ئەەکەن هەنێکیان بۆ نمونە کورتەباڵان مامۆسای زانکۆن یاخود هەر بەهرەیەکی ترکە زۆر بەهرەیان تایە کە بەڕاستی لاوانەیە لە کەسی ئاساییان نەدۆزرێتەوە کە ئەتوانین بڵێن جێگەی خۆشحاڵێک کە خاوەن پێداویستی تایبەتیەکان توانیانە گرنگی بەو بەهرە و توانایانەی خۆیان بدەن و لە کۆمەڵگەشە هەمیشە بە چاوێکی ڕێزەوە سێری ئەوان دەکرێت و لە توانە و بەهرەکانی ئەوان دەڕوانرێت و ئەمڕۆ بە بۆنەوە زۆر چالاکی لە تەواوی هەرێمی کوردستان بەڕێواچە هەر لە سلێمانی چەندین چالاکی جۆرا جۆرە لە چەندین شوێنی جیاواز ئێستا من لە زانکۆی سلێمانیم بەشی پەروەردەی تایبەت لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت چالاکیێکیان ڕێخستووە کە باس لە ئەو چالاکیانە دەکات یاخود ئەو بابەتانە دەکات کە تایبەتە بە پەروەردەی تایبەت کە ئەو کەسانە دەکرێتەوە کە بۆ نمونە بیرکۆڵیان هەیە یاخود جۆرێک لە جۆرەکان ئۆتیزم یاخود نەخۆشیەکی دواکەوتنی ژیریان هەیە بۆیە ئەمانیش هەساوان بەوەی کە کۆمەڵێک چالاکی جۆرا جۆر لە کۆلێژەکان ڕێک بخەن جامیانەکەم باخسی زیاترمان بۆ کارزانی چالاکیەکان ئەوان چی لە خۆگرێ ئەچمە لای کاکچێنەر کە بەڕێزیان سەرپەرشتیاری ئەم چالاکیە وابزانم خوێندکاری خۆناغی چواری پەروەردەی تایبەتیشە کاکچێنەر سڵاو لێبێ چالاکیەکانی ئەمڕۆتان بە بۆنەی ڕۆژی گیانی خاوەن پێداویستی تایبەتیەکان چییە؟ بەخێراتنی کەناڵەکەتانەکەم عەزیەتان کێشامان دووبن پێمانەوە ئێمە وەکو خۆناغی چواری بەشی پەروەردەی تایبەت لە زانکۆی سلێمانی
هەستاین بە ئەنجامدانی چالاکیەک لە 3/12 لە ڕۆژی جیهانی منداڵانی خانپێداویستی تایبەتە بە دروست میلیۆن تێبگە و تواناکانم ببینە. وەکو ئەزان ئێستا لە کۆمەڵگەی ئێمە کۆمەڵێک دەستەواژ و کۆمەڵێک بیرکردنەوەی هەڵە هەیە. ئێمە وەکو ناساندنێکی ئەم کێشانە ناساندنێکی ئەم شڵەژانانە بۆ کۆمەلگا و بۆ خوێندکارەکان و بۆ زۆرێکی کەش هەستاین بە ئەنجامدانی ئەم چالاکیە. بابەتەکان چییە؟ لە دەمێسپێک هاتووە هەر مێزوو باسی شڵەژانێکەکە، یعنی بە جۆرێک تێو ئەگەێنن کە ئەم کەسە بەمانای کەلیمە ینی نەخۆش ینی کەم و کوڕیەکی نییە، تەنها کێشەیەکی بچووکی هەیە ئەبێ لەگەڵ کێشەکەیە بە شێوازێکی تایبەت پەروەردە بکرێ. وەسپاسی دکتۆرە بەڕێزەکان و هاوکاری کۆلێژ و ڕاگرایەتی کۆلێژ و ئەو بەڕێزانی کە ئەکەم کە هاوکارمون لە ئەنجامدانی هەموو چالاکیەکانە ینی دابینکردنی پێداویستیەکان و هەموو شتێکە. ئێمە مەمەسمان لەمە ینی ئەم چالاکی ئەوەیە کە خەڵک تێبگات ئەوان وەکو کەم و کوڕیەکی وایان نییە کە بە کەم ببینرێن ناو کۆمەلگایە و ئێستا ئێمە زۆر ئەومان لە بەرچاوە خۆمان ئێمە بە شێوازێکی زانستی خوێنین ئەزانین کێشەکانی ئەوان کێشەیەکی ئەوانیە کە بەکەم سێر بکرێن. تەنها مەبەستمان لەوەیە کە ئەوان ژووکو ئێمە ئاساین تەنها شێوازێکی تایبەتیان ئێمە پەروەردەکردن. دەستەکان نەخۆش بێت کاتە بە چاڕوونیە دێنە کۆمەلگاکە بە شێوازێکی تایبەت مامەڵە لەگەڵ ئەو کەسانەیە بکەن. دەستان خۆش بێت. زۆر سپاس. کۆسار سارا ئەوە زانیاریەکان بوو دیارە چالاکی جۆراجۆری تریژ لە خۆگرێ حتمما دواتر لە ڕێگەی هەواڵەکانی کورسات نیوزەوە بۆ بینەرانی زۆر باشە. دەست خۆش ڕێزان دەگەڕێنەوە بۆ لای میوانەکەمان لە هەولێر لەگەڵ دکتۆر حەسانی یوسف. دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای تۆ و باس لەوە دەکەم بەڕێزە لە پۆستێکی بەرزای واتە بەڕێوبەری و بەڕێوبەریش کارێکی وردە و زۆر کەس لەوانەیە کەسێکی ئاسایش نەتوانێت لەو پۆستەیە بە لە بەرەوەی کارەکانی زۆرن. بەڕێزە بەهۆیەوەی کە خاوەن پێداویستی تایبەتی هیچ ئەستەنگێک بۆ تۆ دروست نابێت لە کارەکەتە یاخود ئەگەر دروستە بێ و ئەستەنگیانە چین؟ دیارە کاری بەڕێوەبردنیان بەرپرسیاری لە ئەستۆگرتنی هەر دەستگایەک و شوێنێک بێگومان بێ ئاستەنگ نییە بێگرفت نییە، بەڵام خۆشحاڵم لێرە من هاوکار و یاریدەدەری بەڕێوەبەران بۆ کاروباری قوتابیان و بۆ فەرمانبەران دوو یاریدەدەرن کە ئەرچیان پێ سپێردراوە. لەگەڵەوەش مامۆستا هاوێر وەک کارباڕێکەر یا سکرتێرە لای من دەوام دەکە هەموو ئەو نووسراوانە کە لە سەروی من ڕوا بۆ خوارەوە دێن لەڕێ ئەو خاتونەوە دەخوێندرێنەوە و هەموو نووسراوانێک کە ئێمە بەرزی دەکەن و جارێکی ترە و خاتونە دەیخوێنێتەوە دوای تاوتوێکردن واژۆ خۆمی لەسەر دەکەم و نووسراوەکان بەڕێ دەکەن. دانانی خشتەی وانەکان و دابشکردنی وانەکان بەسەر مامۆستایان بە پێی پسپۆریان ئەوانش ئەرچی دیکەنە کە ڕۆژانە دەبێت یان بابرن ساڵانە بەر لە دەستپێکردنی خوێندن ئەو خشتەوانانە و دابشکردنیوانەکان ئەنجام بدەن. بێگومان بە لێژنە دەکرێت من سەرۆشی لێژنەکان دەبم و ئەندامانی لێژنەکان وێڕای دابشکردنیان دوا بڕیار و بۆ واژۆکردن دەگەڕنەوە لای من. بۆیە من پێم وایە کاری من ڕەنگە هێندە قورس نەبێ لە چاو ئەوانەی کە هاوکاری و یاریدەدەری منن، چونکە کاری من تقریبا تەشریفاتی واژۆکردن و بۆ چوون خستنە سەر شتەکانە. بەڵام بەگشتی قسە لەسەرەوە کراکە گرفت و کەم و کورتی هەیە بەڵێ لە ناودوو کەوانە ئەوانە هەن، بەڵام ئایا حکوومەتی کردیا لە پاش ئەوەی کە لە هەموو عێراق سێ پەیمانگە بۆ خاوەنپێداویستی تایبەتەکان لە بەسڕا و بەغدا و هەولێر دامەزرا ساڵی 1970، بەڵام خۆشبەختانە دوای ساڵی 2000 لە هەرێمی کوردستان لە شاری سلێمانی لە شاری دهۆک پەیمانگای تایبەت بە خاوەنپێداویستی تایبەتەکانی وەک نابینان، نابیست، بیرکۆڵ، ئۆتیزم و کەمەندامان بۆ شاندن کەمەندامان واتە پەیمانگای هانا دروست کران کە زیاتر لە 6 پەیمانگایە کە ئەمە وای کرد ئاستی ڕۆشنبیری و دروستکردنی کەسایەتی خاوەنپێداویستی تایبەت زۆر بەرەو پێش بچین. تەنانەت وەک ئەو پەیامنەری بەڕێزتان ڕێزانخان باسی کرد کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بەشی پەروەردەی تایبەتی کردەوە کە ئەوە وا دەکا خوێندکارانی ئێمە نابینانی ئێمە کەمەندامان و خاوەنپێداویستی تایبەتی ئێمە دەمزی کۆمەلگا بکرێنەوە هاوشانی خوێندکار و قوتابیانی دیکە بەردەوام بە خوێندن و خۆ دروستکردنیان بدەن. دەست خۆش دکتۆر. جگە لەوەی ژەمی سوک ڕۆژانە لێرە بە قوتابیان دەدرێت لە کاتژمێر 10 بەیانی و ئەرچی هاتوچۆکردنی قوتابیانی خاوەنپێداویستی تایبەت لەسەر ئەرچی حکوومەتە و مانگانە بڕی 30,000 دینار وەک خەرجی جیرفان پێیان دەدرێت جگە لەو 150,000 دیناری کە خاوەنپێداویستی تایبەتە وەری دەگرن و بەشێک لە خاوەنپێداویستی تایبەتەکان زەویشان پێدراوە. دکتۆر بە کورتی پێمان بڵێ ئەو خوێندکارانە توانیان چۆنە؟ توانیان چۆن هەڵەسەنگێنن یانێ؟
دیارە جیاوازی تاکەسی هەیە واتە فروغ فەردی هەیە وەک ئەوەی کە ناو چاوساغانیش هەیە بەڵام خۆشببختین من کە لە ساڵی 2012 یەکەم نابینام بڕوانامەی ماستەر بەدەستێنەوە لە 2020 دکتۆران بەدەستێنە ئێستا خۆشببختین تەنیا پار ساڵ حوت قوتابی خام پێداویستە بن لە زۆری نابینا لەسەر هەرێمی کوردستان چوونە خوێندنی باڵا لە دبلۆمی باڵا ماستەر و دکتۆرە دەستخۆش دکتۆرە گەڕێنەوە لات با بچینەوە هەڵەبجە بۆ لای کاک مەریوان کاک مەریوان ینی جۆمان لە قسەکانی هەم دکتۆر حەسەن بوو هەم کاک دلێر هەم شیلان خان هەم کاک کۆژین کە لە بەحرینەوە لەگەڵمانە بوو هەمیش پامنێرەکەمان ڕێزان ینی بەگشتی خاوەن پێداویستی تایبەت هەموو توانایەکی هەیە و بگرە لەواچە لە مرۆڤێکی ئاسایی زۆر باشتر توانایی هەبێت و بتوانێت خزمەت بکات و کار بکات ئێوە چۆن پشتیوانی و پشتگیری لەم خاوەن پێداویستیانە ئەکەن ئەگەر یەکێک پرۆژەیەکی هەبێ یەکێک کارێکی هەبێ بیەوێت جێبەجێ بکە یاخود داهێنانێکی هەبێ چیان بۆەکەن دەستان خۆش بێ دەستخۆشی بۆ هاوڕێیانم ئێمە لە ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە هەر لە سەرەتای کارکردنمان لە ساڵی 2013 بە دیدگایەکی جیاواز بە شێوازێکی جیاواز دەستمان کردووە بە کارەکانمان وەل ئاستێکی زۆر بەرزە دەستمان پێ کردووە بێگومان هەر ڕێکخراوێک ڕتمێک و مۆدیلێکی تایبەت بەخۆی هەیە ئێمە بەنسبەت توانای کەسانی خاوەن پێداویست تایبەت کەمەندامان وهروە کەسانی تری کۆمەڵگا ئێمە کاریگەرێکی زۆر باشمان هەبووە و بۆ زانیاری بەڕێستان ئێمە شێوازی کارکردمان بە شێوازێکی گشتگیرە بۆ سەرجەم کۆمەڵگا و ئەوە جێگەی خۆشحاڵی شانازیە بۆ ئێمە سەرڕای کارکردمان بۆ کەمەندامان و کەسانی خاوەن پێداویست تایبەت کار بۆ کەسانی ترمان کردووە ئێمە توانیمانە کۆمەڵێک گەنج کۆمەڵێ زۆر کەسی زۆر باش لە بوارەکانی ژیان و کاری ڕێکخراوەیە پەروەردە بکەین و بیانگەین ئاستێکی زۆر باسکە لە ناو ڕێکخراوە جیهانیەکانە کار بکەن هەروەها توانیمانە کەمەندامانی خۆمان بگەین ئاستێکی زۆر باش کە لە ڕێکخراوەکان لە فەرمانەکان لە شوێنە تایبەتەکانە کار بکەن ئەو تواناو بەهرەی کە هەیەیان بۆ توانیمانە بیدۆزینەوە پەرەی پێبین ئێمە کەمەندامان هەبووە لە ماڵەوە بووە خاوەن ماستەر بۆ شادێکی زۆر باشیە بووە بەڵام کەسێک بۆ لە ماڵە دانیشتەوە بۆ خۆی ئێمە چونێتە ماڵەوە گفتوگۆمان لەگەڵا کردووە هێناومانە توانیمانە ئێستا بیگەین ئاستێک کە لەگەڵ ڕێکخراوێکی نێودەوڵەتیە کار بکات ئێمە لە بواری ئەو بوارانی کە کارماتیا کردووە و توانیمانە ئاست و تواناکانی کەمەندامان بەرز بکەینەوە لە بواری ژینگە کە بۆ سێکتەرێکی زۆر گرنگە کەمەندامان کاریتیا بکەن چونکە کاتێ ژینگە گونجاو نەبوو ئێمە ناتوانین توانەکانی خۆمانی تیاپشان بین هەروەها بواری توندوتیژی تونڕەوی کە بوارێکی زۆر هەستیارە کارێکی زۆر باشمان کردووە هەروەها بواری هەلی کار بۆ کەمەندامان توانیمەنە چەنەها کەمەندام بکەینە خاوەنی پرۆژە چەنەها کەمەندام پرۆژەکەی بەرەو پێشبەرین هەر بۆ ئێستا لەگەڵ ڕێکخراوێکە لەگەڵ لە چالاکیەکان کە لە ناو 12 کەسا 6 کەسی کەمەندامان بەشداری پێکردووە بۆی ببنە خاوەنی پرۆژەی خۆیان واروها لە بواری خوێندن و لە ئاستی زانستیا ئێمە توانیمانە لەبەرەوەی کە بەڕێزەوە لەگەڵ بەڕێبراتی گشتی پەروەردەی هەڵەبجە ماوەی 10 ساڵە لەگەڵ ڕێکخراوی فیدا کارەکەین لە بواری خوێندنە توانیمانە ژمارەیەکی زۆر لە قوتابیان و خوێندکاران نێڵی واز لە خوێندن بێن و بگەن ئاستێکی زۆر باش ئێستا قوتابی و خوێندکارەکانمان زانکۆیان تەواو کردووە چاوەڕێی دامەزراندن نەکەن لە شوێنە گشتی و کارتە تایبەتەکانە بە هەمان شێوە لە بواری پەرەپێدانی توانە کەسیەکانە لە بواری کارەمەیەکانە چەنەها ڕاهێنانمان کردوێتەوە بۆ کەمەندامان کە لێ هاتوو نەرمیەکانیان بەرز بکەنەوە و بتوان ببنە کەسێکی بەتوانا لە کۆمەڵگا بە لە هەموو سێکتەرەکانە بیگری ئێمە کۆمەڵێکی زۆر لە کەمەندامانمان پەروەردە کردووە و ئەوەی جێگەی شانازی ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتی توانیمانە گرفتەکانی کەمەندامان بە جیهان بناسیێنین بۆی کە ئێمە ساڵانە لە کۆنفرانسی زیرۆ پرۆجێت کە لە وڵاتی نەمسا جێبەجێکری ئێمە بەشدارین لێوە و توانیمانە پرۆژەکانمان لەوێ بۆ هەڵەبجەیە بۆ شار و شارەکانی تریشەیە 6 پرۆژە و بیرۆکە خەڵاتکرا یەکێکیان بیرۆکە ئێمە بوو بە خۆشحاڵیەوە لەناو ئەو 76 پرۆژە توانیمان ئەمە دەرخەری ئەوەیە کە ئێمە توانیمانە ئاستی ئەندامەکانمان بەرز بکەینەوە و بیانگەێنی بە توانایەکی زۆر باش. کاک مەریوان هەرچەند پرسیارێکم کرد دیارەوەی جۆ لێ نەبوو دەست خۆش دایەگە دەرفەتە بوو
ئەو پرسیارت لێ یەکەینەوە سارە با بچینە کەرکووک. بەڵێ کۆسار دەگەڕێنەوە بۆ کەرکووک بۆ لای کاک مستەفا. من پرسیارێکی جیاوازم هەیە پێم وا بێ کە خێزانەکەی کاک مستەفاش خاوەن پێداویستی تایبەتە و دڵنیام زۆر لە معانات و ئەو کێشانێکی هەیەە تێگا. دەمێ بزانم کاک مستەفا چۆن هاوکاری بەڕێستەکە بۆ باشترکردنی کارەکان و هەوڵدان بۆی کە کاری باشتر بکەی و پێشم بڵێ هیچ کارێکی نوێ هەیە؟ دەستخۆشی لێکم سپاس. وڵای خێزان زۆر هاوکار و پشتیوانی منە خواڵ ناگرێت لە هەموو ڕوویەکەوە هەم لە ڕووی جاری وە هەیە بەخوای گەورە بە هەفتە هیچ ئیشێک ینی هاوکارێک منە بۆ لە ماڵپارێک بەدەستەوە نەبووە قەنەعەتی پێم کردو لەگەڵ قەنەعەتمان هەیە پێکەوە کە ئەتوانێت بگونجین وەلا لە نیشە لە نەخۆشیش ئاینە هەماشت لەگەڵ مایە و لە پێداویستەکانش ئاینە لە خێزانە بەیاخودی خۆم بێ پێکەوە هاوکاری یەکەین و خەریکی دروستکردنی خانوویەک و دروستکردنی هێلانەیەکی بچووکم کە لەگەڵ ماڵی باوکمان جابمەوە ئەوش زۆر هاوکارمە لەوانە کە خۆی لەگەڵ مادێ بۆ ئەو پشتانی کە پێویستم پێ بێ خۆی هاوکارمە پشتیوانمە بۆ هەموو کارکردێ لەگەڵ مایەک ئەیکەم و ئەوەی زەرورە بۆ من خێزانم بەڕاستی هاوکارمە بەڵام موچەکە مشکلەمان لە موچەیە هەیە ئێمە موچەکە ئێمە ئێستا ئەگەر هەردووکمان کورتە باڵای موچەمان هەرێمی کوردستان هەیە ئەو کات لەلایەن بەڕێز کامەرەوە بۆی کردوین دەست و چاوی خۆش بێت موچەکە بەبری 150,000 دیارە ئەوە 4 مانگ جارێک دێت ئەتوانی لە حکومەتی عێراقیش دەریکەین بەڵام بەچی ئەگەر حکومەتی هەرێم ببڕی ئەگەر حکومەتی عێراقی دەرکەین ئەو موچەیە من ئەبێ بە 125 خێزانش بە 200,000ەکە یعنی لەم بینێمە هەردووکمان زەرمانە وە دوای ئەوە لە ڕووی کاری هوەریەوە بەڵێ کارێکی هوەری نوێمان هەیە تر لەم مانگەیاتە یاخود بدای ساڵە فیلمێکی سینەماییە بڵاو بێتەوە بەناوی فیلمی سینەمایی درەمان لە دەرهێنانی لازیۆیە کاک لازیۆ و داواش کراوم باگەش کرام بۆ ئیڤنتەی کامانجی ڕۆژی 11 مانگ ئەکرێت 12 ساعت 4 ئێوارەیە و بە سپۆنسەری شاشە جوانەکەی کورسات و ساڵی کاکە مستەفایمە زۆربەی کات لە کارە کۆمیدیەکانە جەناتە بینین و ڕۆڵێکی باشت هەیە نەک لە کەرکووکان لە هەموو کوردستانە ناسراوی ینی بەڕاستی نمونەی ئەکتەر و چۆنەڵێ ئاکتینێکی جوانەکەی لە بواری شانە و سینەمایانجا بەردەوامە بین یەمەوە لە بەڵام با بچینە لای پامنێرمان ئاسۆ لە کەرکووک ئەمڕۆ لە کەرکووکیش کۆمەڵێک چالاکی ئەنجامەدرێت بم بۆنێەوە ئاسۆ پێمانەڵێ چالاکیەکان چین و کەی دەست پێیەکە ئاسۆ سڵاوت لێبێت بانیت باش ئێمە میوانێکی کەرکووکیشمان لایەوان نەزانی کەرکووکمان بیرچوو بێ کەسێکی خۆشەویستی کەرکووک لە لامان میوانان بەیانێم پێمان بڵێ ئەمڕۆ چالاکیەکان لە کەرکووک بە بۆنەی ڕۆژی خاوەن پێداویستی تایبەتەوە چییە؟ سڵاوتان لێبێت بەیانی ئەوە بینەرانی کورسات نیوز باش بێت بەڵێ ئاگدارم کاک مستەفا میوانە لە ئەستۆدیە کاک مستەفا خاوەنێکێکە لە خاوەن پێداویستە تایبەتەکانی لە کەرکووک بەڵام خۆشەویست و تایبەتە لای کەرکووکیەکان بۆیە ئاگدار بووم گوێم لە دەنگی بوو هەڵبەت ئەمڕۆ لە پارێزگای کەرکووک بە بۆنی ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتەوە چەند چالاکێکی جۆرا جۆر بەڕێوە دەچێتێکی لەوانە فەرمانگەی تەندروستی کەرکووک لە ژێر ناونیشانی هاوکاریکردنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت باشترین خزمەتە بەو کەسانە بڕیارە بە ئامادەبوونی نوێنەری پارێزگاری کەرکووک لایەنە پەیوەندیدارەکان ڕاوێژکارانی پارێزگار و ئەندامانی ئەنجومنی پارێزگا و فەرمانگەی تەندروستی کەرکووک ئەمڕۆ چالاکیەک بەڕێوە بچێت تایدا خاوەن پێداویستەکانیش ئامادە بن و لە هەمان کاتدا باس لەوە دەکرێت بڕیارەکانی حکوومەتی عێراق بۆ خاوەن پێداویستی تایبەت تا چەند لە بەرژەوەندی خاوەن پێداویستی تایبەتە بۆ نمونە لە دامەزراندنە چەند پشک بە خاوەن پێداویستی تایبەت دەدرێت ئەمە خاڵێکی گرنگە کە بە بەردەوام خاوەن پێداویستی تایبەتەکان داوای دەکەن و دەیانەوێت بۆیان جێبەجێ بکرێت کۆسار لە کەرکووک ئاماری تەواوی خاوەن پێداویستی تایبەتەکان و کۆ کردوێتەوە با لەم ڕاستەوخۆیە بۆ بینەرانی کورسات نووس ئاشکرای بکەم لە پارێزگای کەرکووک 15,105 کەس خاوەن پێداویستی تایبەتن لەو ڕێژەیە 3,400 کەسیان تووشی ئیفلیجی مێشک بوونە ینی بۆیە خاوەن پێداویستی تایبەتن ئیفلیجی مێشکانەیە 2,016 کەس بەهۆی کردەوە تیرۆریستیەکانەوە لە 2003 یان لە ماوەکانی ڕابردوودا تاوەکو ئێستا 2,016 کەس بوون بە خاوەن پێداویستی تایبەت کە لە ڕابردوودا خاوەن پێداویستی تایبەت نەبوونە و ئاسایی بوونە بەڵام بەهۆی کردەوە تیرۆریستیەکانەوە
ئێستا خاوەن پێداویستی تایبەت و ناویان تۆمار کراوە. لە هەمان کاتدا لەو ڕێژەی کەوتم بە تەواوی لە پارێزگای کەرکووک و خەزانەتەکانی دەوروبەری 15105 کەس خاوەن پێداویستی تایبەتن. لەو ڕێژەیە 10500 کەسیان لە ڕەگەزی نێرن، یعنی ئەمە ئامارێکە لە پارێزگای کەرکووک کە بۆ ئەم ساڵ ئاشکرا کراوە کە ڕێژەی خاوەن پێداویستی تایبەتەکان بەم شێوەیە. بەڵێ ئاسۆ سپاس دەستخۆش بۆ هەم بۆ ئامارەکەەوە هەمیش بۆ ڕوونکردنەوەکانە سپاسکەم بەیانێ لەگەڵمانە بیت. بەڵێ کۆسار دەگەڕێنەوە بەحرین بۆ لای میوانەکەمان کۆژین کەریم کا کۆژین وەکو دواهەمین پرسیار با ئەو پرسیارە لە تۆ بکەم بۆ تەواوی ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن زۆر گرنگە دەمەوێت پێیان بڵێ کە چۆن هەوڵی خۆیان بن و کۆڵنێن وەکو ئەو کەسانی کە ئێستا ئەندامی یانەی ڕۆژن چیت هەیە بۆیان؟ دووارە سپاس کردمان ئەو کەسانی دێرن من ڕەنگە پێچوانی دیگای ئەو کەسانی تر ئەو میوانە کەسانی کرد زێڕەکە هەوێ بووکن ئێستا کەسانی ساغ کەسانی کەمەندامان بەتەنیا لە ناوی ڕۆژ ئەوە نییە ئەمڕۆ بۆ ئەوان تایبەت نەخێت ئەمڕۆ لە ڕۆژێکی زۆر ئاسایی بێت بەدەر لەوەی کە ئێمە گەشتوان کرد وڵاتی بەحرین چارەچیوان هێنەوە بەڵام یانەکەمان هەموو ڕۆژێک ڕۆژۆی کەسانی خاوەن پێداویستی تایبەتە ئەو کەسانی کە ئەتوانین بەسەر دەستی خۆمان بڕۆین پێی ئێمە لە خزمەت ئەوانین و هەروەها یەکشت هەیە تێکەڵبوون و ماوەڵەکردن لەگەڵ ئەم کەسانە ئەوەت پێڵێ لە دوورەوە بەزەی بکاتەوە لە دوورەوە لە ڕووی جەسەدیەوە کە ئەبینی بەشێک لە لاشەی نییە بەزەی بکاتەوە خۆی کە حەستەکەی هەیبێ نەک بۆ خۆی بەرسێری پێخواانەخواست نا بەڵام کاتێک تێکەڵیانەبی هێز و توانای ئەمان ئەبی ئەزانی ئەمان چێن ئەزان توانایان ئەزانی کەسایەتیان بێتوایە لەبەرەوە جێیت و خۆشکی ئەم پێم خۆشە ئەو کەسانی کە لە دوورەوە ئەڵێت ئەو کەسانە جستیان نیە بەشێکی جستیان نیە تێکەڵیان بن ئاوێتەی یەک بن تا ئەوی ببینن بزانن کە چ لەمانە هەیە سەبارەت بە پێم خۆشە ئاگێک تەوزیح لەسەر دەست بە کورتی کاک کۆژین بەسەر چاو چەند خولەکی شکێدە دەچین دەگوان پاڵاتەکەمان دەست پێکات بەو هیوای ئینشاڵڵا بتوانین جێدەستێک و ڕۆڵێکمان هەبێت چون سەپۆرتێکی باش داوین بۆ لەو ڕێگەیەوە بتوانین ئەنجامێکی باش هەم بۆ بەناونیشانی عێراق و بۆ کوردستان و بۆ شارەخایەتەکە سلێمانی بینەوە ئینشاءڵڵا بتوانین بینە پاڵەوانیان پاڵەوانی ئینشاءڵڵا ئێمەش چاوەڕێی ئەوەتان لێەکەین بە نەتیجەیەکی باش ئەمڕۆ سەرکەوتنی گەورە بەدەست بێن و سپاس کە لە بەحرینەوە ئەم بەیانیە کاتی خۆت بە ئێمە بەخشی با فریا بکەیت و خۆت ئامادە بکەیت بۆی دەربچی بۆ سیاریەکە و بە سەرکەوتن و لە کورساتەوە سەرکەوتنەکانتان نمایش بکەین و بە خەڵکی هەموو کوردستان و عێراقیشی بڵین دووبارە سپاس کە لەگەڵمانە ئامادە بووی زۆر سپاس شیلان خان حەزەکەم دوا قسەی خۆت بە کورتی و دوا پەیامت بۆ ژنانی تر بۆ کچانی تر کە ئێستا جوان لە توێ چی پەیامێکت هەیە بۆیان و دوا قسەی خۆشت بەڵێ من سپاسی بە ڕێزتانەکەم بۆم بەسەرکردنەوە و هەروە داوا لە خاتونە بە ڕێزەکانەکەم لە ماڵەوە دانەنیشتن و دەستەوسان نەبن ئەوەی کە پێیانە بەهرەی جوان و کاری جوان بتوانن دەری بخەن لە هەر ڕێگەیەکەوە بێ من خۆم زۆر 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 سپاسی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ و بە ڕێز مامۆستا عوسمان خەلیفەکەم چونکە من توانیم لە ڕێگەی ئەوانەوە بەهرەکانی خۆم دەربخەم و برە بدەم بە کارەکانم بەڕاستی ئەوە وەک ماڵێک وا بوو بۆ من کە یعنی بەڕووی منە دەرگیان کردەوە و منیان پێگەیاند دەستەکانە خۆش بێ کاک لێر ئێمە لێرە برادێکی ئێوە لە کورساتە بە خۆشحاڵیەوە دەستگای میدیای کورسات کە جێگەی هەموو کەسێکی بەتوانایە و یەکێک لەو ئازیزانە لەکێک لەو هاوڕێ خۆشەویستانەمان لەو کەسە بەتوانەمان کاک بیلالە کە ئەندامی کۆمەڵەکەی ئێوەشە و لە دەستگای میدیای کورسات جێدەستی دیارە لێرەوە چی بە بیلالەکان و چی بە خەڵکی ترەڵیت و چی بۆ کەسانەژەڵی کە ئێستا گویان لێ و دوا قسەشە چییە؟ بڵێ هەڵبەتە کاک مستەفا کە ئێستا لە کەرکووکەوە لەگەڵمان بوو ئەوی شار لە لقی کەرکووکی کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستانە سەر بە مەڵبەندی گشتی سلێمانی و کاک بیلال کە نمونەیەکی جوانی
زیندووە بۆ کەسانی خاوەن پێداویستی و بە تایبەتیش کورتە باڵەکان ئەوانە نمونەن و سەدان نمونەی وەهامان هەیە کە لە بوارە جیاجەکانە بەهرەمەندن و زیرەکن. کاک بیلال وەکو خۆتان دەزانن کە لە بواری کۆمپیوتەر و ئایتیا و چەندان کەسی تریش لەو بوارە وەرە هەموو بوارەکانی تری خوێندن و بەهرەمەندیەکانی تری شاکەسانی کورتە باڵامان هەیە. بۆیە من لەم ڕۆژەدا جارێکی تر سپاسی هەموو ئەو کورتە باڵانەی کە بە جوهد و ماندووبوونی خۆیان و بە هاوکاری ئەوانەی کە هاوکاری پشت و پەنایان بوون و سپاسی کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستان و سەرۆکی کۆمەڵی کورتە باڵەکانی کوردستان بەڕێز کاک عومەر جەبار کە سەرۆکی ڕێکخراوەکە بووە. بەڵێ ئەمە جێی خۆیەتی ئاماژەی پێدێن ئەم ڕەخساندنی هەلی کارانە هەڵبەتە بە عیلاقاتی شەخسی و تایبەتەکانی جەنابیان بووە هەم لەم جۆرە شوێنانەوە لە کەرتی تایبەت و هەم ئێمە وەکو کورتە باڵەکان ژمارەیەک فەرمانبەر و مۆزەفیشمان هەیە لە کەرتی حکومیشە. ئەمیشە دیسان هەر بە هەوڵ و عیلاقاتەکانی کۆمەڵی کورتە باڵەکان و سەرۆکەکەی بووە لەبەرەوەی وەکو خۆتان دەزانن لە ڕووی یاساوە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەندە بە پێ یاسا کار بۆ خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵە لە هەردوو کەرتی گشتی و حکومیە دیاریکراوە ڕێژە دیاریکراوە بەڵام بەداخەوە دیاری نەکراوە. دواپەیامیش لێرەوە لەم ڕۆژەدا بەگوێی تەواوی بەرپرسانە و بەگوێی تەواوی ئەو هاوکار و پشتیوانانەمان لە کۆمپانیا بەڕێزەکان و خێرخوازەکانە دەین کە ئەم ساڵیش دۆخ و ژیانی خاوەن پێداویستی تایبەت و ئێمە کورتە باڵەکان با هەر هەمووتان بزانن کە هیچ فەرقێکی لە ڕووی مادی و لە ڕووی ئەوە نەچۆتە پێشەوە. بۆیە هیوادارین هاوکاریەکان و پشتیوانیەکانتان ئەم ساڵ لە ساڵی پێشووتر زیاترکەن بۆ ئێمە و هیوادانی ساڵی داهاتوو لێرە باسی دەستکەوتەکان ئەگەڕێنەوە بەلای دکتۆر حەسەن لە هەولێر. دکتۆر وتەی کۆتایی چییە هەروەها چیت هەیە بۆ کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن و دەیانێ بگەن بە ئاستێکی باڵاوک و بەڕێزە؟ سپاس بۆ کورسا جارش کە دەستان خۆش بی دواوتی من تەنیا لە نێو کەوانە دوو ڕستەیە ڕاستە چاو بۆ بینی تازی زێڕینی ژیانە بەڵام عەقڵ بۆ زانین سەرچاوەیەشی پێویستتری ژیانە. بەڵێ ڕووناچی دنیا بە بینینی چاو نییە بەڵکو ڕووناچی دنیا بە زانست و زانیاریە. جارش سپاس بۆ و دەرفەتە و بژین و هەر هەبن. زۆر سپاس بۆ تۆش. هەبچینە هەڵەبجەش لای کاک مەریوان بە کورتی دواپەیامی خۆت و دوا قسەت لەم ڕۆژەیە. سپاس بۆ بەڕێستان بەرز و شکۆدار بێ ڕۆژی گیانی کەمەندامان و کەسانی خاوەن پێداویستی تایبەت. لێرەوە داوا لە کۆمەڵگاکەم بە کەمەندام و بە ناکەمەندامەوە پێکەوە کار بۆ بەدیهێنانی ئامانجەکانمان بکەین بەگشتی. کەمەندامان و کەسانی ناکەمەندام پێکەوە کۆمەڵگا دروستەکەن ئەبێ هەمومان هاوکاری یەکتری بین و هەمومان کێش و گرفتەکانی یەکتر شارەزا بین و ئامانجێکی گەورەمان هەبێت ئەویش بریتە لە دروستکردنی کۆمەڵگایەکی گشتگیر. سپاس بۆ ڕێستان، سپاس بۆ هاوڕێیانم. مەڵە دەستخۆش کاک مەریوان. کاک مستەفا دواپەیامت دوا قسەت و ئەگەر باسی دواکاریشمان بۆکەی بە زۆر بە کورتی چونکە کات نەماوە. زۆر باشە. من پێش هەموو شتێک دەستخۆشی لە کورساتەکەم کە کورسات هەمیشە هاوکار و پشتیوانی هونەرمەندان و خاوەن پێداویستی تایبەتەکان و سەرجەمچین و تۆشەکان بووە و من دەستخۆشیتان لێکم دەستخۆشی لێوەشەکەم و یەک وتەیەکە لەم و دوای باسی فیلمەکەکەم و کۆتایی پێدێنم. برای فەقێ وتەیەکی جوانی هەیە لە تواناکانت بە ئاگا بێنە و ئایندە دروستکە. ئەو توانای لە من شەهابێ بە ئاگای بێنم نەک من سەدانی وەکو مستەفا و سەدانی وەکو ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەت یاخود کورتە باڵان کار ئەکەن ئیشەکەت بەهرەیان هەیە سەدانی وەکو ئەوانەشەیە و بەڵام پێویستەکان پێنە دەرە و تواناکانیان ئاشنای کۆمەڵگەکەن. مەڕوانە باڵا بڕوانە دەستم و سەبارەت بە کۆتا کارشمان وەک باسم کرد کاری فیلمی سینەمایی درامانە و هەموو هەفتەیەکش ئێمە لە شاری کەرکووک ڕۆژێکمان هەیە لەگەڵ ڕێکخراوێکاتە بۆ باخچەی ساوایان. هەموو باخچە ساوایەکان ئینشەڵڵا لە توانەمەە بەسەر یەکەینەوە کاری ونەری شانۆی تێکەین بۆی بە مناڵە چاوگەشەکان بڵین ئێمە لە مناڵەوە دەست پێکەین چکو مناڵش گەورە بێت و گەورەکانش ئەیبینن. بێگومان. دەستخۆش کاک مستەفا سپاس بۆ لەگەڵمان نابوویت. دەستخۆش.
شیلان خان بە هەرچەنە دواوتەشمان لێ وەرگرتی بەڵام ئەمێ ئاماژەیەک بەم جانتانە و ئەوە ئەمانی کە لێرە دروستی کردووەم کارە دەستیانە ئەمانە بۆ فرۆشتن یاخود تەنها بۆ خۆتە دروست کردووە؟ بەڵێ هەمویان بۆ فرۆشتنن بەڵێ ئیتر لە فیستیڤالەکانە و لە بۆنە تایبەتەکانە ئێمە ساغیانەکەینەوە بە بازاڕیانەکەین لەگەڵ هاوڕێیانی ترمانە هەروەها ئیتر شتی خۆشمانی تایە ئەوەی کە بمانەوە بۆ یادگاری لای خۆمان هەڵی بگرین و بمێنێتەوە کەواتە حەقێتەوە لە خۆت و دەست پێ بکەیت بەڵێ ئەو شتە جوانە ئینشەڵڵا خەمەنەوێ واکەم کەواتە هەر خاتونە کە ئێوێ زۆر بە جیاوازی دەرکەوێەوە ئەو جانتایی کە بێتی کە هەمیشە لای خانمان زۆر گرنگە بجیاواز دەرکەوە لە هیچ کەسێکی تر نەچێ ئەو جانتانە بکرێت دڵنیام زۆر جیاواز دەرەکەوێ تایبەت و جوانە زۆر سپاس بۆ هەموو میوانەکانمان کاگلێر فەریق شیلان محەممەد کە کۆژین کەریم دکتۆر حەسەن یوسف کاک مستەفا هەروەها کاک مەریوان مەهبی کە لە هەڵەبجا هەولێر کەرکووک بەحرین و لە ستۆدیۆ لەگەڵمانە میوانمون زۆر سپاس زوو بارام ڕۆژە پیرۆزە وەکو کاکدێر ئاماژەی پێکرد شەڵا ساڵی داهاتوو ئەگەر تەمەن ماو تەمەن باقی بوو دابنیشین باز لە دەستکەوتەکان و سەرکەوتنەکان بکەین زۆر سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوو.